بله چاوه جهانی دیسه لسر سوریه لسر شامه پشتی رودان کل گل علویان لبراوین سوریه چه بون نهاجی آلوزی روبروبون لگل درزیان یا گو پیکاتیه روشا سوریه روشا شامه ریکبتنا درزی و حکومتا سوریه لگل نویسکار و روزنامه‌وانی سوریه حسام غزالی لستودیا کردستان 24 دگرندس بخیر هاتی برز غزالی اهلا وسهلا. روشا سوریه بر خرابیه وده چه؟ حاليا إذا أردنا أن ننظر ڕاستیەکەی ئێستا گەرمانەوێت لە دۆخی سووریە بڕوانین لە گۆشەنیگایەکی گشتگیرەوە دەبێ بزانین شەڕی ئێستا شەڕی هەژمونە لە نێوان تورکیا و ئیسرائیل لەسەر جوگرافیای سووریا. ئیسرائیل ترسی لەوە هەیە کە تورکیا هەژمونی زیاد ببێ و بێتە ناوچەکانی نزیک سنووری ئەوان و ئیسرائیلیش هەندێک لە پێکاتە دەکاتە قاڵغان بۆ بەرگری لە خۆکردن یاخود بۆ ئەوەی هەژمونی خۆی زیاتر لە نێو سووریا درێژ بکاتەوە. باڕون و ئاشکرا قسە بکەین لە دوای ڕوخانی ڕژێمی بەشارە سە دوهاتنی ئەحمەد شەڕە سووریا لاوازە لە ڕووی سەربازی و ئەمنیەوە ئەم لاوازیە ئەم ترسە بووەتە هۆکاری ئەوەی کە پێکاتەکان پێکاتە ئاینی و نەتەوەی یەکەم ترسیان هەبێت. ترسی یەکەم بریتە لە ترسی بوونی شەڕکەرانی بیانی ئەو شەڕکەرانەی کە گەورەترین کارەسات ئەوەیە لە توندڕەویەکی سەربازیەوە سەرچاویان گرتووە لە توندڕەویەکی تایفیەوە. بۆ نمونە پێکاتەی دورزی یەکێک لە ئامانجەکانی ئەم چەکدارانە دەبێت لەبەرەوەی ئەوان پێیان وایە دورزەکان خەوارێزن ئەگەر بە زمانی خەڵک یاخود شەقامی سووری قسە بکەین دەبێ بڵێن دروزەکان خەوارێزن. بۆیە زۆرێک لە پێکاتەکان ترسیان هەیە ترسی ئەوەیان هەیە کە دۆخیان خراپ بێ بۆیە دەستی هاوکاری بۆ ئەو وڵاتانە درێژەکەن و داوای هاوکاری لە وڵاتان دەکەن کە دراسن. كيك حسام نها راستيا سوريا راستيا كي بصير ولاتكي برنجي كرد درزي اشترى بيجم علوي تركمان قالك اولين جودا اف راستيا سوريا ولاتكي برنج يعني دستهلاتا ايرو دخوازي ولاتكي يك رنجي بيك بينا اف يك مترسي بو بيك هاتيان درست ناكا سوريا ذات طوائف والوان. سووریا کۆمەڵێک پێکاتە جیاوازی تێکدا وڵاتێکی فرە پێکاتە و فرلایەنە بۆیە هەر حکومێکی ئیسلامی یاخۆت حکومێکی تایفەگەرایی تاک زەمسەر بە دڵنیاییەوە لەلایەن پێکاتەکانی دیکەوە بەرهەڵستی دەکرێت. سووریا پێویستی بە حکومڕانێکی ئەڵمانەی دموکراتیەمەیەکێکە لە بژاردەکان ئەگەر دروست بێت ئەم بژاردەیەوە دەکات کە هەموو لایەنەکانی پێکاتە و تایفەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆبنەوە بەڵام زۆر بەداخەوە ئەوەی ئێمە دەیبینین و بەتایبەتی لە دەستور و دەستوری کاتی کە بۆ ماوەی 5 ساڵ دانراوە ئەم دەستورە دەستورێکی تاکزەمسەرە و تاکڕەوانەیە ئەمە بۆتە هۆکارەوەی کە زۆرێک لە پێکاتەکان ترسیان لە دروست لەسەر هەمووشیانەوە عەلەویەکان لەبەرەوەی ئێمە مەوەسمان تایفەیەکی دیاریکراو نییە بەڵام دەبێ بزانین دروزەکان عەلەویەکان سوننیەکان و کریستیانەکان هەموو ئەمانە ترسیان لە دەستوری ئێستای سووریا هەیە. دەستورە ڕێگە بەوە دەدات کە چەکدارانی بیانی و هەندێک لایەنی توندڕە و بەدەسەڵات بگەن و بستنە سەر کورسی دەسەڵات کەواتە ئەمە بەڵگەیەکی یەکلاکەرەوەیە لەوەی کە باڵێ پێکاتەکان مافی خۆیانە بترسن. ئەگەر بگەڕێینەوە سەر دیمەنی گشتی سووریا وەکو حکوومەت بەڵێ دڵنیایی بە وڵاتانی هەرێمی و نێودەوڵەتی داوە بەڵام تاکو ئێستاش سووریا لە ژێر ئەوەدایە کە ئیسرائیل دەیەوێت هەژمونی خۆی بسەپێنێت و تورکیا پێی وایە دەتوانێت هەژمونی سەربازی خۆی لە سووریا زیاتر بکات و هۆکاری سەرەکیش بریتە لە لاوازی و پەرتەوازەی. برز حسام نها تو جليو خو بگوارینی تاقم لخو بکی تو درکبی ولاتین درفه تو بیجی از مافی پیکاته یاند پاریزم همون پیکاته دی مافی وان حبی دی پاراستی بن لید ناف سوریه ده لسر خاکا سوریه آلوزی روبروبون ایریش رو بدن پیش روشا سوریه چاواده به ویشی بی
عادة البراغماتية التي بەگشتی ئەو جۆرە پراگماتیکەی کە پەیوەستە بە گۆڕینی شێوە و ولكن جلوبەرێکدا سەر دەکەوێت بەڵام بۆ ماوەیەکی کاتی بۆ هەمیشە سەرکەوتو نابێت. حکوومەتی سووریا هەوڵی داوە حکوومەتێکی پراگماتیک بێت، بەڵام ئەگەر بگەڕینەوە سەر پێشنیازەکانی ئەمریکا مەترسی دارترین پێشنیاز بۆ ئەوەی سزەکان لەسەر سووریا هەڵگیری لە سووریا هەمووشان سزای ئابووری بریتی بووە لە دوورخستنەوەی چەکدارانی بیانی و شەڕکردن لە دژی ڕێکخراوی تیرۆریستی داعش. ئەمڕۆ دەپرسین ئایا بەڕاستی حکوومەتی سووریا دەتوانێت چەکدارانی بیانی دوور بخاتەوە لە کاتێکدا ئەوان ئەو دەسەڵاتیان بە کردوێتە دەسەڵاتداری سووریاوە؟ ئایا ئەحمەد شەرع بەڕاستی دەتوانێت شەڕی داعش بکات؟ ئەمە پرسیارە ڕاستەقینەکەیە. پێم وایە دەبێت حکوومەتی سووریا لەوە تێبگا کە چەکدارانی بیانی بارێکی زۆر قورسن بەسەر ئەوانەوە، وەجگە لەوەش ئەگەر دەربڕینەکە ڕاست بێت ئەوان ڕێگری بەردەم پرۆسەی پێشکەوتنی سووریا لەمەوە لاوازی حکوومەتی سووریا دەردەکەوێت. من پێم وایە هێشتا ئاڵنگاری و ئاستەنگی گەورەشمەوە لە بەردەم حکوومەتی سووریا و لە ماوەی داهاتوودا دەردەکەون و کاری سەرەکیشان ئەوەیە کە دەسەڵات بە گوێرەی یەک جەمسەر دروست بووە تاکلایەنانە بۆ تۆکاری پەراوێزخستنی چەند لایەنێکی دیکە. خاڵی دووەمیش ئەوەیە کە دەستوور لەسەر بنەمای سەرباری بنەمای تاک جەمسەری لە دەرەوە دڵنیایی دەدرێت، بەڵام ئەو دڵنیاییانە تەنیا لێدوانن بە کردار هیچمان نەبینیوە، لە واقعدا هیچ کامیان چالاک نەکراون. بۆیە چاوەڕێ دەکەین کە کێشەکان بەردەوام ببن و جم و جۆڵەکان بەم شێوازە بەردەوام بن، بە تایبەتیش ڕەنگە دەسوەردانیکە هەبن بۆ نێو کاروباری نێوخۆیی بۆ سەرخاکی سووریا. ئەمڕۆ دەبێت بزانین کە ئێستا لەسەر سنووری عێراق و سووریا ناوچەکە لە گرگرتندا تاکو ئێستا کێشەی کورد چارەسەر نەکراوە، تاکو ئێستا کێشە لەگەڵ عێراقدا هەیە و تەنانەت لە کەراراوەکانی سووریاش کێشەی عەلەویەکان تا ئێستا چارەسەر نەکراوە، پرسەکە بە هەڵواسراوی ماوەتەوە. هەر پڕوشکە ئاگرێکی بچووک لەو ناوچێ پەیدا بێت دەبێتە هۆکاری ئەوەی ناوچەکە سەر لە بەری گەڕوگرێت. بۆیە سووریا ئەمڕۆ مەترسیە بۆ سەر لوبنان، بۆ سەر عێراق، بۆ سەر تورکیا، بۆ سەر تەواوی ناوچەکە. بۆیە دەبێت مامەڵەکردن لەگەڵ دۆزی سووریا بە شێوەیەکی هەستیارانە بێ و بیرمان نەچێ بەرزخوازیەکانی ئیسرائیل و تورکیا هۆکاری ئەو دۆخەیە. كيف حسام يعني افراستيا قول سوريا جياندن يعني بسبورين سياسي تبيشن قول سوريا نخدي سروريا خويا دي تناطد في درباري بالفعل سوريا ئەم قسەیە ڕاستە. سووریا نەیتوانی وەک سەروەری ڕاستەقینەی خۆی بەدەست بێنێت. دروزەکان کۆمەڵێک با بڵین کۆبنەوەیان ئەنجامدا لە زۆلانەوە بۆ ناوچەکانی دیکە و بە هەمان شێوە شاندی هاو بەشی لەگەڵ ئیسرائیل بەیەکەوە کە سەردانی ئیسرائیلیان کردووە. دروزەکان چوونەتە زۆلان و بە پێچەوانەشەوە جم و جۆڵ هەبووە، وازانیاری هەواڵگەری هەبووە لەوەی کە سەردانی سوێداشیان کردووە. ئەم سەردانانە بەبێ ئاگداری حکوومەتی سووریا بوون، کەس پرسی بە حکوومەتی سووریا نەکردو، کەواتە سەروەری لێرەبوونی نییە. بە هەمان شێوە تورکیا چەکیان هێناوەتە نێو سووریا بەبێەوەی بە حکوومەتی سووریا بڵێن و توانیە بستە فڕۆکەخانەتی فۆر ئیسرائیل هاتووە بۆردومانی کردووە. لەم نێوەندەدا حکوومەتی سووریا ئاگداری هیچ شتێک نیە. ئەم پرسا بەم شێوازە کێشەیەکی زۆر گەورەیە و هێزی سووریا وەکو حکوومەت لە هەندێک پارێزگادا حەما، حۆمس، حەلەب، دیمەشق. بەڵام ئەگەر باسی کەناراوەکانی سووریا بکەن لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی سووریادا، ئەگەر باسی ڕۆژهەڵاتی فڕات بکەین لە دەرەوە تەنانەت دەڕعاش بە هەمان شێوە پێم وایە زیاتر لە نێوەی دەرعاش. كيك حسام نها بيك هاتين كل سوري نها علوي خد بن مترسيدة حسكن وكي تكرم كري درزي خد بن مترسيدة حسكن خريستيان خد مترسيدة حسكن كرد جلك دلجرانن جلك نيجران جفيرة وشاقول سوريا دبا كرد بيجن ممكن هردم آلوزي لقال كردان جيرو بدا alternatif چیه الپیشیا حکومت سوریه؟ البديل لسوريا
ئەلتەرناتیڤ وە جێگرەوە ئەوەیە کە دەستورێکی ئەلمانی دابدرێت و دەبێت پێکاتەکان بە وێنەیەکی ڕاستەقینە نابێت کاریکاتێریانە کۆمیدیانە بەشداریان لە حکومڕانی پێ بکرێت دەبێت بەشدارێکی ڕاستەقینیان هەبێت لەبەرەوەی ئەم حکوومەتە دەبێت حکوومەتی هەموو پێکاتەکان بێ و حکوومەتە حکوومەتی سەرجەم تایفەکان بێ کاتە بۆچی هەمیشە یەک جەمسەر حکومڕانی دەکات لە کاتێکدا ئەو جەمسەرە کە پێی دەوتێت جەمسەری سۆ بەسەر خۆیدا داخراوە و لایەنەکانی دیکە نوێنەریان نییە لە حکوومەتدا ئەمە کێشەیەکی سەرەکیە بۆچی هەندێک کەسایەتی بە نمونە دروزی لە حکوومەتی سووریادانین ئەگە ئەو کاتە هەبوایە یاخود شتێکی وایە بکردێ بێگومان چارەسەر دەبوو لە عەلەویەکان لە کورد قورسایی کوردی مەبەستم ئەم پرسا ئەوەیە کە هەموو ئەوەی لە سووریا ڕوودەدا چاوەڕوانکراو بلوتی حکوومەت پێکێنەوە لەبەرەوەی کە حکوومەتێک پێکێندا بەسەرخۆی داخراو بوو و سەرباری ئەوەش دەنگۆ دەستی پێکرد کە ئەم ڕژێمە پێچەوانەی شتێکی سروشتی هەمەڕەنگی سووریە و لەگەڵ ئەوەشدا گەورەترین کارەساتە کە دەستورێکی کاتی داخراو مژارێکی دن هەیەکوم مثلا دەستلاتێدا دەستلاتا ئیرۆیا سووریەدا نە درزی هەنە نە نونەرێ دورسیا هەنە نە نونەرێ عەلەویان هەنە نە نونەرێ کوردان هەنە نە نونەرێن کریستیانان هەنە نونەرێن خەڵکێ نەژە سووریە هەنە یعنی vê wêneyê tu çawa هذا هو الخطأ الأكبر. ئەمە گەورەترین هەڵە بۆ حکوومەتی سووریا کردی لەبەرەوەی ئێمە ئەمڕۆ دەبزانین لە سووریا درەختێکی فرەڕەنگمان هەیە و نابێت تەنیا یەک ڕەنگ تاکڕەوانە هەڵبژێرین دەبێت هەمویان بەشداری بکەن بەشداریکردنی هەموو لایەنەکان زامنی ئەوەیە کە کێشە لە سووریا دروست دەبێت وەزیرێکی دورزیم هەبێت وەزیرێکی پێکاتێ دیکەم هەبێت کێشە لە سوێدا و تەرتوس ڕوو بدات من بتوانم ئەم وەزیرانە بنێرم لەو پێکاتێ بۆ ئەوەی لەوەی کێشەکان چارەسەر بکەم من یەک ڕستەی کۆتایی دەڵێم ئەگەر دەربنەکە ڕاست بێ هیچ دورزیەک نییە هەست بە سەلامەتی و ئاسایش نەکە ئەگەر ئیسرائیل بێت لەبەرەوەی ئەو دەزانێت ئێستا لە نێوان دیمەشق و سوێدا کەلێنێکی گەورە دروست بووە لە خاڵێکی دیکەدا هێزەکانی سووریا یاخۆ سەربازانی سووریا هەمویان لە یەک پێکاتن ئەم زۆرە داخستنە بەسەر خۆدا مەترسیەکی زۆر گەورەیە بۆ سەر پێکاتێ و هەرگیز ناتوانێت سەردانی دیمەشق بکات و ناتوانێت بە شێوەیەکی ئاسایی بچێتە حەلەب هەمیشە هەست بە ترس دەکات لە ترسدا دەژی بۆیە وا هەست دەکات ئەگەر پردی هاوکاری بۆ ئیسرائیل درێژ بکە زۆر سەلامەتر دەبێت وەک لەوەی بۆ دیمەشق درێژ بکاتەوە کاری ئەم پرسە بە پلەی یەکەمەوەی کە حکوومەت بەسەر خۆی داخراوە دەستوری لە ژووری داخراو داناوە و پێکاتەکانی لە حکوومەت بەشداری پێ نەکردووە بەڵکو هەموو ئەوانەی کراوەشتی ڕووکەشانە بووە دەبوایە بە شێوەیەکی کارا سەرکردایەتی و قورسایی سیاسی لە پێکاتەکان لە حکوومەتدا بەشداری پێ بکات تاکو سووریا بۆ هەمان بێ سپاسیاتەتکن حسام غەزالی نویزکار ڕۆژنەمەوانی سووریا میوانی